قەت بە دروشم و قسەی بریقەدار یان بەتوانا و لێ هاتووی تەقیمی کەس مەکەن. چۆن فارق ڕەفیق و مەلا بەختیار دوو لە بەعانی قسە زۆرن لەسەر ڕۆشنگەری و هونەر و برێم پێشکەوتنی کۆمەلگا و نازان فەلسەفە خاڵین لە ئەخلاق. شڤان و ئیبراهیم تاتیساس نمونەی هونەرمەندی بەتوانن بەس خاون هیچ چ ئەخلاق و ئەوەیەکن پول پەرستێکن بڕۆ دوێ دەیانیکە لەو ڕوانگە وەرە سەقوبات تاڵەبانی ئەو ئینسانە چ دروشم بازێش و زێ سەقوبات فێربی بە کڵاو و جەمەدانی بە پێی ناوچەکان یار دەکەی کورە بە خەڵکی هەولێری پێویستی بە خەڵکانێکە قیەم و ئەخلاقە دوو لەو هەموو هەولێریەی لۆ ئەتودەی سەرپەرشتی ئەوەی دەکەی. من ئەوە نییە بێ کوڕانی کۆسەتی دیسان ئەوان بێنەوە بەس هەولێر پڕە لە مرۆڤی جوانی یەکێتی لۆ دەیەت و سەرپەرشتی دەکەی. یعنی بەرحاڵ بێمە سەر ئەوەی بەڕێزە ئەو قوبادا من وەخت خۆی لقائێکم لەگە ئەژی ئەمین کرد هەرات بەسەر مرادکانی کوردی برادێک پێی گوت باش ئێستا تو دژی یەکێتی و دژی کوڕانی تاڵەبانی ئێ باشە لۆ جوابی قادر نەداوت کورە جوابی چ بدە بەوە ئەوە قسەی ئەژی ئەمین بووە وتبی مرادکانی کوردەیم بەدیلی لەکەم بووە تەلەفۆنم لە قوبادی کردێ گوتیی بەدیلیم ناوێ بە مەیتم دەوێ هەنی بە برینداری بەدیلی بڕۆ بیکوژە کەچ کوڕەکە چ باشانی ماز کرد. ئەوە قوبات کنسانشی وا فاشی یانەی سلێمانی کەوە زیاتر جەزبی کردم یانەیەکی پێشکەوتووی کوردستانە شانازێرە بۆ هەر هەمومان ساڵێک زیاترە قوبات هەوڵ دەدە دای بخەلۆ لەبەر ئەوەی ئیڕکابەرەکەیتی یعنی سەیریەوە ناکەەوە شانازەکە لۆ سلێمانی لۆ کوردستان ڕەنگی لاهور شێخزەنجی سەد ئیشی قێزەوە و تاوانی کرد بەس ئەو یانەیە کەدا ئەم کرشتەشی باش بووە ئەتولۆ دەچی دەیخنچێنی کە دەستکەوتە چی نیشتیمانیان ئەو شارەیە هەمووتان دەزان تۆ ئەلێرەدا هەستی پێ بکەین یان ئێساک دەبینم مەسرور و ئەومێت خۆشنەوەتی نەدەیکەن وەڵا ئەمە لەسەر حسابی خۆمان سەرپەرش مەسرور 450 ملیۆندا ئومێد 250 خۆش لۆ لە چێتانینە لە ماڵی باوکتان زەویتان فرۆژە کورە با بە شتە قێزەوە نانە نییە لەناو هەروە دەکە پاڤل یان مەسرۆریان ئەو ئومێد خۆشنەوە وەڵا من ئەوەندەم تەبەڕەوە کرد کەی چووی لە مارەی دایکتان بە دەردی کوردەواری خۆمان گوتی مڵک و ماڵی باوکتان فرۆشتە بەڕۆیەوە بۆتان هەیە بە داهاتی خەڵک کاکە دەبێ و کەلتورە تێک بشێندرێ لە بۆتان نییە. من دەزانم ئەو شتەشتەشی باشە باشترە زۆر لەوەی دڕەشی پیسی قوبات کە دەیەوێ یانەیەکی شارەکەی لەبەر ڕکابەرەکەی قەپات بکە بەس ئەنگۆش ئەو مافەتان نییە. بە هەر حاڵ دڕەشی قوبات ڕێک قسەکانی قوبات وەک قسەکانی مەسعود بارزانیە چی گوت پێچەوانەکەی چی